زان بۆ قسەکردن لەسەر هەڵوێستی فەرمی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر پێکێنانی سەرکردایەتی سیاسی کوردستان عێراق میوانداری بەڕێز ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیمان کردووە لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە. ماوەسا ئەنوەر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم دوا هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی دژایەتی پێکێنانی سەرکردایەتی سیاسی کوردستان عێراق لە چیەوە سەرچاواکرێت؟ بەڵێ بەلای خۆی گەورە میرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ ئەم دەرفەتە. کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو هەڵوێستانە ئێنوێنێ هەڵقوڵاوی بەرنامە سیاسەکەی خۆیەتی و ئەوی سەرچاوی گرتووە لەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانە هەموو ئەو لایەنانەی کە حکومەتمان پێکهێناوە بڕیارمان داوە و یەکێک لەو کارنامە سیاسی لەسەری ڕێککەوتوین بۆ پێکهێنانی حکومەت بریتیە لە بەدامەزراوەیکردنی مؤسساتی ئەم وڵاتەیە. بۆیە ئەم هەنگاوەی کە دوێنێنرا بەداخەوە گەڕانەوەیە بۆ بڕیارە حیزبیەکان و دوورکەوتنەوەی لە دامەزراوە شەرعی و یاسایەکان. ئەمە دەقا و دەق دژایەتیەکە لەگەڵ ئەو پرینسیپانەی کە چەند ساڵە لەم هەرێما بانگەشەی بۆکرێ و بەڕاستی هەموو هاوڵاتیانی کوردستانی تووشی سەدمە کرد لە بارودۆخێکی وا سەختە، نالەبارە، خەڵک لە ئەزمایە، خەڵک لە ترسایە، تەراتێنە لە سنوورەکانی هەرێمی کوردستان و کاتی ئەوەیە ئەم لایەنانە کە هەستان کە ناوی یەکەمیشان هەناوێکی ناشەرعی بوو لە خۆیان ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم کە هیچ شەرعیەتێکی لە هیچ موسسەتێکی ئەم وڵاتە وەرنەگرتە بوو بە تایبەتی پەرلەمان. ئەمانش دوای ئەوەی ئەم ڕیفراندۆمەیان فەرز کرد بەسەر ئەم وڵاتە بەبێ ئەوەی دەرکەوت بۆ هەموو لایەکە قسەکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر ساحەی سیاسی هاتە دی هیچ زەمینە سازیە نەکرابوو. ئێستا بەداخەوە هاوارمان لێ هەڵساوە ئەمانەوێ وڵاتێک بەدەممانەوە بێت. ئەهاتن بۆ هەنگاوە سیاسەکان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و کاراکردنەوەی پەلەمانە خۆناغبەندیان کرد و بۆ پلانەکانیان پلانی دەرەجە ئەلف و دەرەجە با و دەرەجە جیم و دەرەجە دالیان دانابوو. ئێستا کوا پلانی دەرەجە ئەلف و با و جیمتان بۆ مەسەلەی ئەم ڕیفراندۆمە؟ ئەم میلەتە ئەم نەهامەتیانەی کەم بوو ئەمەی ترتان بۆ هێنا؟ بەڕاستی بەداخەوە ئێمە تووشی سەدمە بووین و هاوڵاتیانی کوردستانیش لەگەڵ ئێمە تووشی سەدمە بوون بۆ ئەم بڕیارە ناتەندروستەی دوێرە لەو کۆبرا درراوە. زۆر باشە. دوێنێ دروستکردنی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ئەمڕۆ سەرکردایەتی سیاسی کوردستان عێراق دروست کراوە. چ مەترسیەک بۆ سەر پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان پێک دێنێت؟ وەڵام من جارێ هەرو ناوە بەلامەوە ناوێکی تەبیعی نییە بوترێ کۆبوونەوەی پارتە سیاسیەکانی کوردستان باشترە. ئەم ناوە هیچ شەرعیەتێک و هیچ چکە گەر وەکو مؤسسەیەک سیر کرێ سەرکردایەتی سیاسی کوردستان لە هیچ شوێنە شەرعیەتی وەرگنەوەشتی واژ نییە لە کوردستانە نە لە نظامی تەشریعی وڵاتە هەیە، نە لە پەرلەمانە شتی وای ئیقرار کراوە، نە لە حکوومەتە باسی لێوە کراوە. هیچ شەرعیەتێکی نییە ناوە دروست کراوە لە کۆبوونەوەیەکی سیاسی ئەم ناوەنراوە لە خۆیان و ئەمە کۆبوونەوەی و پارتە سیاسیانەیە کە لەگەڵ یە کارڕێکەوتون بۆ دروستکردنی قەیران بۆ ئەم وڵاتە. ئەم ناوایان لێ بنرێ باشترە. بۆیە ئەوەی ئێمە لێ ترسین و ئەوەی ئێمە هەموو جارێک ترسی خۆمان قسۆتە ڕووی لەبارەیەوە ئەویشەوەیە ئەم هەنگاوانە وڵاتە بەرەو پاشاگەردانیە بە. باشە ئێستا چەند حیزبێکی تریش لەم لاوەکەوە بینەوە ئێمەش حیزبانەی لەو ئەنجومەنانین. ئێمە ئەنجومەنە دروستەکەین ئەنجومەنی سیاسی کوردستان و بڕیار بەدەست ئەچین لەگەڵ هەموو وڵاتانی چواردەوری ڕێیەکەوین و اتفاقاتەکەین. ئایا چی دروستە بێت لە وڵاتە؟ ئایا کێم شەرعیەتە ئادا بە لایەنێک و بە کۆمەڵێکی نادا؟ هەنە بەرەوەی زیمامی ئیمور بەدەستەوەی و چەک و قوات و وەزارات بەدەستەوەی تر تۆ بێ بە ئارەزووی خۆت ناو لە خۆ بنێ مؤسسات دروستکەی بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ هیچ دەستورێکی ئەم وڵاتە و هیچ مؤسساتێکی تەشریعی ئەم وڵاتە. هەرێمی کوردستان زەرورەتێکی واقعی هەبوو بۆی کە سەرکردایەتی سیاسی کوردستان پێک بێنرێت؟ نەخێر زەرورەتی واقعی نەبوو. ئەمڕۆ زەرورەتی واقعیەوەیە فەرمونون چۆنە میلەتات ئەم قورتان کرۆ بەسەر میلەتەوە هەموو کێشێتان بۆ دروستکە فەرمو میلەتە ڕزگارکەن، فەرمو لەگەڵ ئەم وڵاتانەی چواردەوە گفتوگۆکەن، فەرمو ئێستا تازە داش عێراقمان بۆێنەوە کایە بابە ڕیفراندۆتان بە خەڵک کرد وڵات سەر بەخۆ بکەن، ئازادی بۆ خەڵک بێنن، ئەم میلەتە دەوڵەت بێ
تازە داش عێراقمان بۆێنەوە هیچ حیزبێ داش عێراقی بەخۆیەوە نێڵا بوو نەیەکێتی نیشتیمانی نە پارتی دیموکرات نەکەس هیچ لایەک داش عێراق نەما بوو ئێستا دوای ڕفرادم داش عێراقمان بۆێنەوە ئەمە بەڕاستی گەورەترین گاڵتەجارڕێ بەم خەڵکو میلەتە ئاکرێ یعنی ئێمە ئێستا فەرم و با دوێنێ کۆبوونەتەوە یەکەم شت بیان و تا با هەنگە سیاسیانە چێنین جارێ با هەنگاوی یەکەم بابین ناوماڵی خۆمان تۆکمەکەینەوە دڵی خەڵک خۆشکەین کاکە بابین تەوزیعی ئەدوارکەین بزانین چۆن ئەم وڵاتە لەم ئەزەقە دەرکەین کوێ دۆستمانە ئێستا کێ لەگەڵمانە کێ بەدەممانەوە هاتووە ئەسڵەن هەڵکردنی ئاڵای ئیسرائیل لەو هەموو بەناو ڤیسیڤالانە کە کران ئەوە نەیتر کێشەی بۆ وڵاتی ئێمە دروست کردووە وڵاتانی عەرەبی و ئیسلامیش حەتفیان لەگەڵ ئێمە نەماوە دەوڵەتی فەڵەستین کە دەوڵەتێکە خۆی مەزلومە ئیسرائیل زوڵمی لێەکە ئەمڕۆ لە سەرزاری سەفیرەکان دەڵێ ئەو ڕیفراندۆمە هەرێمی کوردستان ناشەرعیە زۆر باشە بەس ماوسانوەر ئەم پرسیارێکی کەم ئەمە قسەی شەقامە ینی ئێوە تاکەی هەر بە بەیاننامە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ناڕزایەتی دەرەبڕن ینی ئەشوترێت ینی لە چرکە ساتەکانی کۆتایی ڕیفراندۆمە ئێوەش هاتنە ئەو بەرەوە کە بەڵێتان هەڵبژارد ینی ئەمەش جۆرێکتر لە پاڵپشتی بۆی کە ئەمان سوور بن لەسەرەوەی هەنگاوی تری ناشەرعی بنێن ئێوە بزوتنەوەی گۆڕانیش کە دژی ئەم پرسە ناشەرعیانن تاکە ینی هەڵوێستی جددیتر دەرنابڕن ئێمە ناتوینەتە بەرەوی ئەو بەرەوە کە ئێستا ئەو ناوی لە خۆی ناوە ئێمە هاتوینەتە بەرەی خەڵکەوە جەماوەری کوردستان بەوەشی کە نەچۆ بۆ دەنگدان لەگەڵ وڵاتی سربەخۆیە و هەر کاتێک و هەر دقەیەک پرسیاری لێ بکەی وڵاتی سربەخۆتەوەی ئەمانەوێ بەڵام ئێمە وتمان زەمینە لەبار نییە ئەم وڵاتە کاتی نییە ئێمە مەشاکیلمان زۆرە ئێمە گرفتمان زۆرە پێویست بوو بەوەی ئێمە جارێ ناماڵی خۆمان توکمە بکەینەوە جارە ئەم مؤسساتە پەخراوانەی وڵاتە کە تا ئێسش پەخراوە کە تا ئێسش ئەو پەرلەمانە کە بە حساب خراوەتەوە کار پەرلەمانێکی کارتۆنی هیچی بەدەست نییە هەر ئەمە دوێنێ بەڵگەیە لەسەروەی پەرلەمانیان ناوێت باشە پەرلەمانی کوردستان کۆ بۆ تۆ قەراراتی خۆیداوە تۆ بۆ کۆ ئەبی تۆ قرار بەسەر قەراری ئەوایی کە تۆ شەرعیەتت نییە هەر لە بەرەوەی بەرپرسی یەکەمی حیزبەکان لەوەیە ئێمە بۆ جوابی پرسیارەکەی یەکەمت کە ئەفەرمووی ئێوە هەڵوێستان چییە و هەموو جارە بە بەیاننامە ئێمە حیزبێکی سیاسین بەڕاستی ئێمە کاری خۆمان خەباتی خۆمان بە شێوەیەکی مەدەنیانە ئەەکەین و ئێمە ناکری ئێمە بەڕاستی هەموو کاتێک هەندێک ئەسالیب بەکاربێنین کە بارگژی زیاتر بۆ وڵاتە بێنێ ئێمە شعور بە مەسئولیت دەکەین ئێمە وەکو خەڵکێنین بێمنەت بین لە وڵاتە و چەندین دەرفەت هاتۆتە بەردەمی ئێمە و ئەو لانانە تریش کە معارزن بە بارودۆخە سیاسیە کە ئێمە بمانەیە بیقۆزینەوەکو هەڵوێستی سیاسی بۆ خۆمان ئەمەمان نەکردو لەبەر بەژەوەندی گشتی ئێستەش ئێستەژم قسەی بۆ ئەوە نیێوان دڵیان خۆشکەن بۆەوەی کە ئێمە ئەم هەموو وەزع سیاسیە نالەبارە بێنە ئاراوە ئێمە هەر بێدەنگدانیش و سەیریان کەین و بەیاننامە دەرکەین نەخێر ئێمە ئەتوانین لە ناو هەرێمی کوردستانە ساحە بجوڵێنین بە تایبەتی سەگەنجێک هاتۆتە پێشەوە نەمێژووی هەیە نەڕابردووی هەیە نە هیچ کاریگەرێکی سیاسی بۆ لە وڵاتە ئەتوان بە شێوەک لە شێوەکان ئەوێت تەسیر دروستکە و تەسیریشیە بێت ئەی چ جایەوەی حیزبێکی دوو حیزبی سیاسی گەورەی وەکو بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی نەتوانن هیچ تەسیرێک لەسەر ئەم ساحە سیاسی دروستکەن ئەتوانن فشاری خۆیان هەبێ بەڵام ئێمە ئەمانەمان بۆیە نەکردووە لە بەرەوەی بارودۆخی ئەم وڵاتە ئێمە هەزمی ئەم هەموو کێشە و مەشاکیلە ناکە ئەم جەماوەرەی ئێمە لە مەشاکیلی کەم نییە ئێستش ئێمە ینی ترسمان هەیە ئەم وڵاتە ئێمە بەرەو کووە برێ بۆیە قەیران لەسەر قەیرانی بۆ دروستەکرێ بەداخەوە ماسانوەر لە ڕۆژی ڕیفراندۆمە مەسوود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان داوای گفتوگۆی لە حکوومەتی عێراق کرد بەڵام بۆ لە هەرێمی کوردستان لەسەر پرسە هەنووکەیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئامادە نیە گفتوگۆ لەگەڵ دوولایانی سیاسی کوردی گەڵخۆی بکات وەڵا بەداخەوە ئێمە هەروە بووین یعنی بەیاننامەیەکی سیستانی بە ناوی سەماحەت و بە ناوی کۆمەڵێک زانای معتەبەری ئەم وڵاتە وەڵام بدرێنەوە بەدەمیانەوە بچن و بەڵام ئەگەر زانەکانی خۆمان لە هەرێمی کوردستانە و لایەنە سیاسەکانی خۆمان کە هەموو برایەشین و کە ئێمە مێژوویەکی خەبات و تێکۆشان و هەموو شتێکمان بۆ یەکەوەیە ئاوڕێ یەکتری نینەوە گوێ لە قسەکانی یەکتری نەگرین و تۆ بێیتە گفتوگۆ و دانیشتنەوە تەنها ئەو خاڵانەی خۆ بەلاوە پەسەند بێ و داکۆچی تەنها لەو خاڵانەی خۆ بکەی و هەر ئەوانەی خۆ بە حەق بزانی وە گوێ بە خەڵکی تریژنەیی بۆیە ئێستا ئێمە کە ئەو شتانەی وتومانە کە وەختی خۆی داکۆچیمان لێکردێستا هات نەدی کاکە ئەوە تە لەسەر ساحەی سیاسیات تۆتە دی فەرم و کوان ئەو بەدیلانە چین کە ئێستا ئێمە فەرمو میلەتی پێ ئینقازکەین هیچ جوابێک نییە
تەنها پاڕانەوەیە داواکەین عبادی گفتوگۆکان دەرگای گفتوگۆ دانەخا داواکەین بە زمانێکی شیرین لەگەڵ یەکتریا دانیشین ئەمانە هەمووی باشن بەڵام بۆ هەر ئێمە ئێستا پاڕینەوە ینی بەڕاستی مەتارەکانیان پێداخستین باشە ئەوە لەسەر سنوونەکە ڕۆژێ مەرزی پەروێزخان داخرێ ڕۆژێ ئەمڕۆ مەرزی باشماغ داخراوە ئەوە لە ئیبراهیم خەلیل ترس هەیە و چەند سیارەیەکی زەندێ چەند ینی کۆمەڵێ فشار ئەی باشە ئێمە ینی تەواو مەخرێنە ناو قەفەسێکەوە ئەیکوا ئەو هەوڵانە کو ئەو مەساعیە سیاسیانەی کە ئێوە چەند ساڵە لەگەڵ ئەم وڵاتە ئەوروپی و چەند نوێنەرایەتیتان بۆ لە هەموو دنیا و لە کوردستان هم هەموو نوێنەرایەتیە بانکراون و مناسەبات و کوا ئەمانە هەڵوێستیان بۆ ئەوەی ئێمە بەڕاستی لەم مافەی ئێمە تێبگەین کەواتەوە هیچتان نەکرد کەواتەوە هیچ هەنگاوێکی سیاسی فعلیتان نەنان بۆ ئەوەی بەڕاستی ئەمڕۆ بەدەم ئەم خەڵکەوە بێن ئێستش ینی ترس هەیە و ئەوە تا لە فشار هەیە و کۆمەڵی قەرارات دەدرێت لە حکوومەتی ناوەندیەوە هەمووی هەڕەشەیە و هەمووی بەرەوارە بەرەو ئاکامێکی خراپ بڕۆی زۆر باش ئەگەر ئاوا بەم شێوازە بەردەوام بێ سەرکردایەتی سیاسی کورد ئەوەی ناونراوە سەرکردایەتی سیاسی کورد ئەم جۆرە هەنگاوە ترسناکانە بنێت چی چاوەڕوانی هەرێمی کوردستانەکە بە کورتی بێ زۆر سوپاس ناتەبایی زیاتر دروستەکە و ئەو لایەنە سیاسیانەی تر بێ ئومێدە بن لە چاکسازی و خەڵکیش بێ ئومێدە بێ لەگەڵیانە چونکە خەڵکێکی زۆری ئەم وڵاتە دڵیان خۆش نەبێ و لایەنە سیاسیانێک ئەو بڕێڕیان داوە کە ئەمڕۆ لە ١٩٢ خەڵک و توێتی بەڵێ بۆ ڕیفراندۆم جەو لەبار وایە خەڵک لە ١٠ دەیوت ئەو لە ١٩٢ هی ڕێژەی لە ١٧ چوونی خەڵکە باشە و ئەو ڕێژانش کە دراون هەندێ پێوەر و مەعایری نێودەوڵەتی و سیستمی هەڵبژارنی تا ڕەچاو نەکراوە ئێمە نەمانویستۆ لەسەر ئەم پرۆسەیەش زۆر بڕۆین کە ئەوانەش هەموو جێگەی ملاحەزەن ناوێت دڵ بەوە خۆش کرێ کە ئێستا وەڵا ئەم دەنگە هاتووە ئەمە سەرخستنی پرۆژەی ئەو لایەنانەیە کە و بڕێڕیان داوە نابێ وابوو ئەبێ بوترێ ئەمە پرۆسەیەکی سیاسی بوو هاتە پێشەوە ئامادەسازی بۆ نەکرا گوێ لە لایەنەکان نەگیرا بەگشتی و ئەو لایەنانەی بەتایبەتی کە تەمسیلی حەقیقی خەڵکەکەن کە ڕێژەیەکی زۆریان خرانەلاوە ئێستش ئێمە بەڕاستی ینی تەسەورمان وایە ئەبێت ئێمە گوێ لە یەکتری بگرین دانیشین بە یەکەوە و بەڕاستی ئەم وەزع و بارودۆخە چاکەین ئەجینا ئەم جۆرە بڕیارانە ئەم جۆرە هەنگاوانە زیاتر پەرتەوازەی دروستەکەن زیاتر کێشەکانی ئەم وڵاتە قوڵەکەنەوە زیاتر بەرەو ئاخارێکی ترسناگەمان بن هەرێمی کوردستانیش بەرەو عسکەرتاریەت نابات هەموو بابەت یەکواریدا ینی بەڕاستی بەداخەوە ینی ئێستا ئێمە ینی سوپای نیشتیمانیمان نییە هێزی پێشمەرگە هێزی دوو حیزبە تەحکومەت دوو لایەنە دوو سنوورە گفتوگۆکان لەسەرەوە نییە کە ئێمە سوپایەکی نیشتیمانی بێت لایەک بڕیارێکی بەدڵ بێ خۆی داکۆشیل و لایەکە لاکەی تری بەدڵی دەبێت لێ داکۆشی لێراکە لە هەر لە ناو کەرکووک و مناتیقەکان بەشکراون لەبین یەکتریە ئێمە حتا ترسمانەیە ینی لەمانەشە لەم پرۆسەیەشە لایەک بەرامبەر لایەکتر بەکاربێنێ بۆیە وەزعەکان زۆر خراپن ینی بەڕاستی ئەمە بێ لەسەری بوەسین و ئەبێ ئەم دەسەڵاتە سیاسیە کە لە هەرێمی کوردستانە کە خۆی بە خاوەن قەرارەزانێ و سەیتەرەی کردووە بەسەر وڵاتە و ئامادەنی باش ئێمە بەرەو پرۆسە هەڵبژاردن و هەر خۆتان بڕیارتان ناوێکی 11 هەڵبژاردنکن کۆمیسیۆنی ڕازی بووە کوا بۆ دەنگی نییە بۆ لە پرۆسە هەڵبژاردن نەترسن کوا بۆ ئامادەسازیەکان نەکراون کوا بۆ ئەم ریفراندۆمە بە چاوتروکانێک خستانە سەر سکە بنکەتان دانا بە زۆر و لە موعدی خۆیان ئەو بڕبەنی لێی کەمی نییە 25 ئەی کو یەکی 11 انتخاباتە کوا حملەی هەڵبژاردن کوا بۆ دەستی پێ نەکرد کوا پاڵێوراوەکان کوا کۆمیسیۆن هەڵوێستەکانیان کەواتە ئەمانە چیان بێ ئەوە ئاخرە سەر ساحی سیاسی ئەوە قەزەیەکی مەسیریە کە تۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە پەخستووە پەرلەمانت تەجوید کردووە حکوومەتت مەشلول کردووە سەرۆکاتیەرێم ئەکسپایر بووە ئەی باشە بۆ انتخابات ناکەی یەکی 11 دانە ناوە خۆت ئەمە جارێکتر گاڵتەکردنەوەی بە خەڵک بەڕاستی ئەم پرۆسەیەش بەم شێوەیە نەلایەنە سیاسیەکان لەی بێدەنگە بن وە نەجەماوەری کوردستانیش بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سوودەکان و لە شاری سلێمانیەوە وەڵامی پرسیارەکانت دامەوە زۆر سپاس. زۆر سپاس.